بەڵێ ئاوڕێمینە پەرلەمانتاری سویدێشێک لەو ئافرەتانەیە وابزانم هەمومان دەیناسین کە دایم سعەدا کۆچکارەکە ئەمینەکە کە باوە فەرمو ئاوڕێمینە گەر لێ دوانە لەسەر دەستگیرکردنی خەڵک تۆ کۆمەڵک چالاکیت کردیەوە هەوڵیت کەشتان لەدەستدایە چتێ لە بۆ ئەو ڕەشبگیرەی گەنجان دەنگە ئازادەکانی هەولێر و بادینان فەرموو جەماوەری کوردستان بۆ ئێوەش کە تێکۆشەرانن دیارە زۆر بەداخەوەم ئینسانایی سیاسی ڕۆژنامەوانان ئینسانایەک کە موچەیان دەوێت ئازادیان دەوێت کرێنە زیندانەوە بەبێ ئەوەی کە حامیان ببێ یا حقوقیان پێشێر کردراوە ئەوە زۆر جێگەی نیگەرانیە وە هیوادارم کە دەوڵەتی کوردستان وەکو هەموو دەوڵەتانی تر کە بتوانێت خەڵک ئەوەڵەن زیندانی نەکە ئەگەر زیندانیان کرد بە خاتری بەس هاوڕێمینە زیندانی ئەوان هیچیان نەکردیە ئەرێ من دەڵم لێرەش خەڵک لە زیندان نەکرێ بەڵام خەڵک ئازاد دەکرێت تۆهمەتی لێ نادەن بە خاتری ئەوەی دەنووسێ تۆهمەتی لێ نادەن بە خاتری ئەوەی کە هەوڵی خۆپیشاندان بدا بە قانونی بەڵێ بە قانونی هەوڵی خۆپیشاندان ئەلێ چونکە وەختی کۆڕۆناشە دیارە ئەگەر پلیس خۆی ئیجازە بدا یا ئەگەر من هیچ بێمە کوردستان گوناحێکم نەکردووە کە بڵێن من مزاهرە دەکەم بۆ مافەکانی خۆم بۆ مافەکانی خەڵک دیارە ئەو شتێکی زۆر ناخۆشەوە من نامەم نووسیوە بۆ دەوڵەتی کوردستان لێرەکانە تەخویل کاک بەختیارم داوە کاک بەختیار تەخویل لەسەر چ بوو نامەکە لەسەر ئەو جیرانی ئەو 45 کەسە کە نزیکی 45 بەڵێ بادینیان و هەولێری بوو بەداخەوە دەستگیر کراون و محامیان نییە و لە کۆڕۆنایە نازانن وەزع چۆنە من داوام ئەوە کردووە یەکەم ئەوانە ئازاد کرێن بەبێ قەید و شەر دووەم ئەگەر ئەحیانەن کەسێک شتێکی لەسەر محامی بۆ بگرن و بێنن لە قوڵی قانون و دموکراسی محاکمەی کەن زیندانەکەن ئەو خەڵکە ئاوە جا ئەوە مەبەستی منە ئەگەر جوابم منەدەنەوە داواکەم لە وەزیری ئوموری خارجە وەزیری دەرەوەی سوید کە بتوانە جارەهای تریش کردومە دیارە من دۆستی خەڵکی کوردستانم و دۆستی دەنگە ئازادیەکانم مافی ئینسان مافی ژنان مافی ڕێخستن و نابێ کەسێک کە هەوڵەدا بۆ ئەو مافانە دۆستی کوردە دۆستی جەماوەرە من وەک دۆستێکی جەماوەر بۆ ئەوە نییە کە گلەیکەم لە کوردستان نانا تو داکۆچی لە مرۆڤە مەزلومەکان دەکەی بەڵێ لە هەموو وڵاتانێک ڕخنە دەگرم کە پێشێلی مافی مرۆڤەکەن لە هەموو وڵاتانی دنیا یانی هاوڕێمینە ئەگەر وەڵامت نەدا تۆ حکومەتی ئەو دۆسیە دەبێ ناو پەرلەمانی سوید بانکێشتی وەزیری دەرەوە دەگرێت لە پەرلەمانی سوید گفتوگۆ دەکرێت چەند دەقە دەبێتن ئەوە تقریبا 20 دقەیە گەر ئینتەرپەلاشنی پێڵەن ئەوە دەکردێ وەڵێ هیوادارم ئازاد کردن بەبێ ئەوەی کە ئەو مەسەلە ببینە پارلەمان بەڵێ زۆر سپاس هاوڕێمینە کە بەردەوام لە سەنگەری ئەو خەڵکە ئازادەیە ئەوەی تۆش دەکەی هەرداکۆچێ لە مافی خەڵکی کوردستان بەس لە خەڵکە مەزلومەکەی نەک لە زاڵمەکەی لە ژنان و لە لاوان و لە مافی دەنگ بڕین چونکە مافی دەنگ بڕین مافی ڕۆژنامەوانان و مافی ڕێخستن زۆر مافێکی سەرەکی دموکراسیە گەر ئێمە ئەمڕۆ ڕعایەتی نەکەین زۆر ناخۆش و زۆر ناشیرین و دش بە دموکراسیە زۆر سپاستان زۆر سپاس هاوڕێ من دووبارەی لێرە دەکەمەوە ئەمینەکە کە باوە پەرلەمانتاری سوید نامەی داوە بە وەزیری بە حکوومەتی هەرێم لەسەر ئەو دەستگیرکراوانەی هەولێر و بادینان و لێرە دووپاتی کردەوە ئەگەر وەڵام نەدرێتەوە دۆستیەکە دەباتە ناو پەرلەمانی سوید ئەو کات 20 دقە گفتوگۆ لەسەر ڕەوشی مافی مرۆڤ دەکرێت لە هەرێمی کوردستان کە لە چ ڕەوشێکدایە زۆر سپاس دەست خۆش بێت